بە هیوای کاتەچ خۆش لە گەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 183 لاپەڕا 183 باسی زانیاریەکانت ساغ بکەوە. زاراوەکان دەستەواژەی گونجاو لە لیستە هەڵبژێرە. لیستەکە لێرە هەستم کرد وەکو برەی هەڵە هەیە، بەراوردم کرد لەگەڵ لیستە عەرەبیەکە ئەویش هەمان شت بوو، بەڵام لە کاتی بەراوردکردن لەگەڵ لیستی کتێبی بادینی تەماشاکەین وەکو یەک نییە. لێرە تەنیا 3 زاراوە هەیە کە هەمان زاراوەی لە 2 جێی دەتوانین بەکاربینین، دەهی یان دەیی لە پرسیاری 1 و 2. کەواتە ئێرە ئەو یەکانە هەڵەیە، ئەوە هەڵەیە. پرسیاری 1 ژمارەی 0 فاریزە 4 لە 10 بریتیە لە 4 دەیەکان. 4 دەیەکان. پرسیاری 2 ژمارەی 0 ژمارەی تەواو 5 دەیەکان دەنوێنێ دیسان. و پرسیاری 3 فاریزەی دەی، کەواتە ئەو یەکانە هەڵەیە، بچووکتریش بەکارمان نەینا. پێویستی نەدەکرد ئەو هەمووە لێرە بی ئەو هەموو هەڵبژاردانە، ئەوە لەگەڵەوەی پێویست نەکرا. ئێستا دێمە لای نواندنی دەیەکان. ژمارە دەیەکان بنووسە کە مانای بەشە ڕەنگکراوەکە دەنوێنن. ئەمن لێرە 10 ئەستوونم هەیە یان 10 بەشم هەیە، 3 ڕەنگ کرایە، واتە دەنووسم 0 3 دەیەک یان 3 لە 10. لێرە 0 1 لە 10. تەواو. لێرە 0 7 لە 10 چونکە 7 ڕەنگ کرایە. لێرە 0 5 لە 10. تەواو. کەرتەکان و دەیەکان. هەر کەرتێک لەسەر شێوەی ژمارە بنووسە بە بەکارهێنانی فاریزەی دەی. 4 لە 10 واتە 0 و 4 لە 10. 7 لە 10 دەکاتە 0 و 7 لە 10. 1 لە 10 دەکاتە 0 فاریزە 1 لە 10. 0 فاریزە 8 لە 10. 0 فاریزە 5 لە 10. هەموو ژمارەکان بە شێوەی کەرتی بنووسە. 8 لە 10. 3 لە 10. 2 لە 10. 1 لە 10. 9 لە 10. تەواو. ژمارە دەیەکان لەسەر شێوەی ژمارە بنووسە بە بەکارهێنانی فاریزەی دەی. 7 دەیەک 0 و 7. 3 دەیەک 0 و 3. 0 فاریزە 3. 9 دەیەک 0 فاریزە 9. 1 دەیەک 0 فاریزە 1. ژمارە دەیەکان بنووسە، واتە بنووسین ڕەنگە بیەوێ بنووسین. ژمارە دەیەکان چونکە نووسرایە چ بنووسین؟ دەتوانین 4 دەیەک لێرە 4 یان 4 دەیەک 4 دەیەک
یەک دەیەک دەنووسین، لێرەش دەنووسین 8 دەیەک، لێرەش دەنووسین 6 دەیەک. ئەو تەواو بووین. ئێستا دەچمە لای لاپەڕەکەی. پاش ئەو لاپەڕەیە 184. دیسان باسی ژمارە دەیەکانە. دەیەکان کوردۆ درێژی هەنگاوێکی خۆی پێوانە کرد 6 دەیەکی مەترێک بوو، واتە 6 دەیەک. ئەوها کوردۆ لە 3 هەنگاو چەند مەتر دەبڕێ، واتە 3 جار 6 دەیەک، ئەوە 2 هەنگاو، دیسان 6 دەیەک، ئەوە 3 هەنگاو. ئەگەر کۆیان کەمەوە ژێرەکە یەک ژێرەیە، سەرەکە دەکاتە 18. 18 دەیەک. 18 دەیەک دەتوانم بینووسم، دەتوانم بینووسم وەکو 10 دەیەک و 8 دەیەک. توام ئەوها بینووسم. 10 دەیەک و 8 دەیەک. 10 دەیەک هەمیشە دەکاتە یەکی تەواو، کاتە یەکی تەواو 8 دەیەک، واتە ئەوها دەینووسم یەکی تەواو و 8 دەیەک. ئەوەش ئەوها دەنووسرێ، لێرەش نووسرا یەکی تەواو 8 لە 10 یان یەکی تەواو 8 دەیەک. چونکە دەتوانم ئەمن ئەگەر سەرەکە زیاتر بوو لە ژێرەکە ئەوهای بنووسم. نمونەکان بەکاربێنە بۆ نووسینی هەر ژمارەیەک لەسەر شێوەی دەی. 13 دەیەک کو دەینووسم؟ 13 دەیەک یەکسانە بە 10 دەیەک، واتە یەکی تەواو لەگەڵ 3 دەیەک، واتە دەتوانم بینووسم وەکو 1 و 3 لەسەردا وەکو کرد، یان وەکو ژمارەی دەی 1 ژمارەی تەواو 3 لە 10، 3 دەیەک. ئەوها دەنووسرێ. 24 دەیەک هەمان شتە، دەتوانم لە جێشکە بینووسم 24 دەیەک، لێرە بینووسم 24 دەیەک بیکەمە 24 بیکەمە 20 لەسەر لە 10 و 4 لە 10، 20 لە 10 دەکاتە 2 تەواو، چونکە 20 دابەش دەکات 2، 4 لە 10 دەتوانم ئەوها بنووسم 2 ژمارەی تەواو 4 لە 10. 4 دەیەک. لێرە ئەوەش تەواو بووم، بێمە لای پرسیاری لەسەر هێڵی ژمارەکان. هێڵی ژمارەکان هەمیشە بچی دەچینە دەستی چەپ، ژمارەکان کچکە دەبنەوە، دەچینە دەستی ڕاست هەتا بچینە ڕاست گەورە دەبن. شوێنی 0 ژمارەی تەواو یان 0 و فاریزە 7 لەسەر هێڵی ژمارەکان دیار بکە. ئەمن لێرە ئەوە 0، ئەوەش 1، کەواتە ئەوە 1 ژمارەی تەواو 1 فاریزە 1، ببورن 0 فاریزە 1، لێرە 0 فاریزە 2، 0 فاریزە 3، 0 فاریزە 4، 0 فاریزە 5، 0 فاریزە 6، 7، 8، 9. کاتە 0 فاریزە 7 لەوێن دەرەیە، ئەگەر داوا کرا 0 فاریزە 3 لە چێە؟ ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3 دەنووسم 0 فاریزە 3 لێرەیە. لەو ئەوانە بابستڕمەوە، ئەوها خاڵەکی دروست دەکەم ئەلێرەیە. 0 فاریزە 9 لێرەیە، 0 فاریزە 6 لێرەیە، 0 فاریزە 5 لێرەیە، 0 فاریزە 1 لێرە، 0 فاریزە 2 لێرە، 0 فاریزە 4 لێرە، 0 فاریزە 8 لێرە. شوێنی 1 فاریزە 3 دەیەک لەسەر هێڵی ژمارەکان چەندە؟ ئەوە 1، ئەوە 1 و 1، 1 فاریزە 1،
1 فاریزە 2 1 فاریزە 3 1 فاریزە 4 1 فاریزە 5 1 فاریزە 6 1 فاریزە 7 1 فاریزە 8 1 فاریزە 9 دەبیتە 2. ئەگەر لێم بپرسن 1 فاریزە 3 1 فاریزە 9 دەیەک لە چێ لێرەیە 1 فاریزە 8 دەیەک لە چێ لێرەیە 1 فاریزە 1 دەیەک لێرەیە 1 فاریزە 2 دەیەک و 1 فاریزە 4 دەیەک و 1 فاریزە 5 دەیەک 1 فاریزە 6 دەیەک 1 فاریزە 7 دەیەک. لێرانە ئەو لاپەڕەیەش 184ش تەواو بوو بە خێرایی تەماشایەکی پێداچوونەوەی خێرا دەکەم هەست دەکەم گرنگە ئەو جارەی تەماشاکەین بەیەکەوە تۆزە چیش ڕەنگە کاتمان مابی. پێداچوونەوەی خێرا 9 دەیەک کەم 2 دەیەک دەکاتە 7 دەیەک و دەنووسرێ 0 فاریزە 7 1 5 1 و 3 5 1 دەکاتە 4 5 1 4 5 1 دەتوانم ژێرەکەی بکەمە 10 جارانی دووی کەم هەردوو لا سەرێ و خوارێ لێرە دەبیتە 8 لێرەش دەبیتە 10 کەواتە دەنووسرێ 8 دەیەک دەنووسرێ 8 دەیەک لێرە 2 4 دەکا 6 6 لە 10 6 دەیەک لێرە 3 مایتەوە کەواتە لێرە دەبی 5 بی چونکە 5 دوو لێ بڕوا دەکا 3 دەیەک دەنووسرێ 3 دەیەک لێرەش بوویتە 9 دەیەک واتە ئێرە 1 دەیەک 8 و 1 دەکا 9. زاراوە گرنگەکان شێوەی دەی واتە فاریزە. خوێندکاری ژیر لێرە دێمە کۆتایی ئەوانەیە و هەتا وانەی داهاتوو باسی لاپەڕەکی نوێ هەر بژی.